وەختتان و خێر خەڵکە کوردەوار و ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. من ئەو دیبەیتەی ئەو شەوم بە زەرورەت زانی لەبەر خاتری ئەوەی کە کۆمەلگای ئێمە تەنرابووتەوە بە خوڕافە، تەنراوەتەوە بە ئەراجیف، بە خوزەعبەلات و لاتائلاتێک کە تەحتە ناو و محتەوا ئەدرێتە خوردە مەردمە ئێمە. و متعسفانە بۆ خاتری ئەوەی کە مردم دەنگی نییە و ڕەنگی نییە و کەس مەسئولیەتە مردم بوون ناگرێتە ئەستۆ، بۆیە ئەمانەی کە کارمەندانە نظامە سوڵتەن یەکتەرەفە ئەچنە قازی و ڕازی تێنۆ. هەر بۆیە من ئەمشەو تەوەرە بابەتەکەم گرێدا بە یەکتریوە. یەکێکیان فایلێک پلەی ئەەکەم لە دکتۆر عەبدولکەریمە سروش. مهمیە ئەو کەریمە سروش وا لە ئەوەی کە ئەم ئاغایە حوسینە فەرەج الله دەباغە بووگە بە گادفادرە فکری و تەفەکوریە ئەدەیەک لە مردمانە سەرزەمینە ئێمە، بە تایبەتی ئیخوان باز و بە تایبەتی دەعوە باز و بە تایبەتی نەحلەهای جۆرا و جۆرە فکریە سۆفی بازی و تەریقەت بازی. ئەم ئاغایە عەبدولکەریمە سروشە بووگە سۆمۆت لە ناویان، لەگەڵ سەرهەڵدانە حەفیەک بەناوە تەکیە قادریە لە سلێمانی و فوتێکردنی لەلایەنە ئەربابانە یەهودیوە. و ئەمما ماجەرایە زارابازی، مەلیژەکێک بەناو زارا و ئەنتەرانێک کە بەدەسە دەوڵەتە ئێرانی خەریکن ئەسوڕێن و لە پشتە زوانە دایکی کۆمەڵێ ئستدلال و ئەدلەیان هاوردگە. من بەڕەسی ئەەکەم و باتڵیان ئەەکەم و ئەباتیلیان سابت ئەەکەم. ئەم جەماعەتە بەرس ساختەیە کارمەندە بێ هەمە چیزە، ئەم جەماعەتە هیچ نەدارە، ئەم جەماعەتەوە نە کەس و کاردارن، نە ڕیشە و تەباردارن، نە بنەدارن لەم سەرزەمینە و کەس نازانێ تۆخمە ڕەعیەتە کێن. و لەم سەرزەمینە ئێمە ئیمڕۆ هێلکە کۆتریان لە دەمیان شکاندگە و بنە هەر بەردێک لا ئەدەیت و دانەیەک فەعالە مەدەنی باز و دانەیە کورد باز خائنە جەد و ئاباد خائین ئەدۆزیتۆ. هەر بۆیە بۆ خاتری ئەوەی قسەکانە ئێمە پایی ئستدلالی بوێت و ئێمە موفق بووین لە قێزەون نیشاندانە هەیکەلە قێزەونە ئەم ئینسانە بێکەرامەتانە دەست پێ ئەەکەین بە ئاغایە عەبدولکەریمە سروش. کارە ئێمە ئەمە نەبوو، کارە ئێمە ئەمە نییە دانیشین تڕەهاتە شەرح و بەستە مەولانا و مەسنەویە معنەویە ئاغایە عەبدولکەریمە سروش لە یەک بدەینەوە. کارە ئەوانە بوون وا ئیمڕۆ مات و مەبهوتن بەدەم سروش و عیرفان بازیوە تەریقەت بازیوە و مەئمور کریاگن لە ڕاستای ئەقەلیەت سازی و ئینحرافە مردمە ئێمە و دەرهاوردنە مردمە ئێمە لە مردم بوونە. بەڵام هەر بۆ خاترەوەی سابتی پێتان بکەم، لەم سەرزەمینە کار فرە هەست بۆ کەسێ کار بکە، بە تایبەتی کۆمەڵێ کۆنەمەلا و دەوریان داگەسۆ ئیمڕۆ زەو بووگن لە حافز و تەکانە خۆی حافزە بۆ دەرەکەن و تەکانە ئەخۆی مەولانە بۆ دەرەکەن کە ئەنەهوو دارایە علمێک بووگن. تۆ لە هیچ بڕهەیەک لە تاریختا تەوانت تەفەکرت نەوگە. بە قەوڵ ئاغایە ئارامشە دووستار ئیمتناعت تەفەکرە لەم سەرزەمینە، بە تایبەتی بە عیرفانت و تەفەکرێ مەوجود نەوگە. ئیستە تۆ چی ئەفرۆشی تۆ بە کۆمەڵێ لاتائلات و مهمەلات تحتە ناوە شێعر، تحتە ناوە شێعر. خب ئاغایە سروش ئینسانێکە سخەنوەر و بۆ ئەباتیلێ کە بەحسی ئەکات خاس ئەتوانێ بیان خونجنێ و ئەو کەسەی کە گوێی لێ ئەگرێت ڕشتەیە ئەفکاری لە دەسی دەرەچێ. لە شەرحە مەسنەوی
جلدی 1 نوار 125 یا جلسەی 125 ئەولکەریمە سروش وا دەست پێەکە لەبارەی عرفان و لە داستانە ڕوومیان و چینیان. و در دلشون صفا و لطافت لطف حق رو بیابند. آمین. خب نوبت گذشته رسیدیم به آستانه داستان رومیان و چینیان. مولانا بۆەوەی ئەوانەی کە ئەم زوانی یەدیشە نازانن ئەولکەریمە سروش کاری بوو بەسۆ شەرح و بەستدانە کتاوە مەسنەویە معنەویە مەولانا جەلالالدینە بەلخی بە قەوڵە خۆیان یا ڕوومی و ئەو قرموقاڵەی کە ئەم بەرادەرانە جوولەکە بۆیان کردن و ئاغای نیکلسن بۆیانی تەسحیح کرد و بۆیانی دەرهاورد. ئیسلام ئاغا کاری بوو بەسۆ ئەمە لەسەر زەمینی ئێمەیشا هەرچی کۆلکەمەلا و هەرچی ئیسلاح دینی و هەرچی مەکتەپای جۆرا و جۆرە ئیسلامی و بە تایبەتی ئەم خەمزەکەرە جەدیدانە واوەم و هەڵکێش ڕیشەکانیان ئەنکار دەکەن گوێ ئەدەن بەم ئاغا بەم ئاغای سروشە. ئێستا ئاغای سروشە گەرەکێ داستان ڕوومیان و چینیان من چەند دەقیقەیەکی پلەیەکەم هەنی قسەکە بەحسکە. نکاتی رو برای ما گفت و آنگاه این داستان رو آورد تا تأیید و تأکید کند اون نکات رو. قبل از اینکه داستان رو بخوانیم که محتواش کم و بیش مشغول است شناخته شده است و در مقدمه هم که مولانا آورده آن را آشکار کرده، دوست دارم مقدمه هم من بیافزایم و اون مقدمه این است توجه کنیم به خاستگاه و زادگاه تصوف در دل فرهنگ اسلامی. ئەوی ژێژێ ئێستا گەرەکمە من مقدمەیەک بێم لە جێگەی هەستانەوە و ویستە تەسەوف لە کۆمەڵگای ئیسلامیە. ئێستا باسیەکە تەسەوف چۆن دێت. ئاغای سروش ئێژێ کە تەسەوف چۆن دێت. چرا پدید آمدند و آیا چنان که کسانی گفتند توطئه بیگانگان و دین ستیزان و ملحدان و منکران بود که مکتبی رو در یک خاک 100% طبیعی بود و نمیشد که نروید. ملاحظه کنید در عالم اسلام که تصوف تقریبا به شکل نسبتاً فربه از قرن سوم و چهارم ظاهر شد، گرچه قبل از آن هم جوانه‌های آن موجود بود، میتوان گفت دو سبب عمده داشت. یک سبب علمی و معرفتی و یک سبب خارجی و خب سروش خەریکە ئێژێت کە بە پێچەوانەی ئەوانەی کە ئێژن تەسەوف تەوتەئەیە بێگانەگان یعنی یەهودیان بوو. حتمما کەسانێکی تر ئەو قسە ئەکەن کە ئێژن ئەمە هاتکن ئیسلام منحرفکن و ئەوانە وانە بوو. تەسەوف لە خاکە تەبیعیە ئیسلامە هاتە دەرۆ لە قەرنە سێە. بەر لە قەرنە سێش تۆزێک بوو، بەڵام دوو دەلیلی هەست. دوو دەلیلی هەست کە تەسەوف دروست بوو. یەکێکی زەمینەی مادیە و یەکێکی زەمینەی معرفەتیە. خب ئێستا باسییانەکە ئەو دوو نوکتە چین؟ غیر معرفتی، یعنی سبب اجتماعی. سبب اجتماعی و غیر معرفتی همان عیش و نوشی و دنیاگرایی بود که خلفای عباسی و اموی بدان گرفتار آمدند. واتە سەبەبە غەیرە معرفەتیەکەی و مادیەکەی عەیش و نۆشێک بوو کە خولەفای عەباسی و ئومەوی تووشی بوون. وقتی که ثروت‌ها و غنایم بسیار در اثر فتوحات به سرزمین‌های اسلامی جاری شد، مسلمانان اولیه که زاهد بودند ئەژێ کاتێکە غەنائم کە لە فتوحات ئیسلامی ڕژایە ناو کۆمەڵگای مسلمانان غەنائم ئێدامەدا و
از مال دنیا نصیب چندانی نداشتند، مجاهد بودند، جان بر کف بودند. نه تنها حاضر بودند که اموال خود رو در راه آرمان و ایمان خود ببخشند، بلکه آماده بودند که در هر لحظه جان خود رو نیز در بازند و خداوندشان هم به اونا. اما بپێچەوانەی مسلمانانی سەدر ئیسلام بوو کە لە گیان و ماڵ و شتە خۆیان ئەگوزەشتن بۆ ئارمانیان، ئەوانەی سەدر ئیسلام. گفته بود که ان الله اشتری من المؤمنین اموالهم و انفسهم و ان لهم الجنه. خداوند خریدار جانهای مؤمنان است و در ازای آن بهشت رو به آنان میپردازد. این تصویر از دین و این گونه خاص جایگاه برای خود قائل بودن چیزی بود که در صحابیان پیامبر و اطرافیان ایشون به قوت متمکن و مستقر شده بود. همه چنین می اندیشیدند، همه مجاهدان جان برکف بودند. اما دریغا که روزگار این نقش رو محو کرد، فتوحات باعث شد که ثروت سیرآسایی که عرب ها به خواب نمیدیدن وارد جزیره العرب شد. واتە ئەمە گوزەران بوو، گوزەرا سەدر ئیسلام و سەروەتێکی سەیلاسا، سەروەتێک لە لافاو ئەکا دەرئەسەر قەنایم فتوحات جدید ئیسلامی سەرڕێژ بۆ ناوە کۆمەلگای مسلمانان و مسلمانان پوڵدار بوون. بعد مهاجرت ها شروع شد و جهان اسلام بسیار گسترده شد و غنایمی که به دست آوردن هوشربا بود. از اون خلافت و غەنائیمی کە بەدەست ئاوەردان هوشڕووبا بود و ئەو غەنیمەتانەی کە بەدەستیان هاورد عەقلی لەسەری ئینسان ئەورد مسلمانان. راشده فاصله بسیار پیدا شد. ابوبکری، عمری که زندگی های بسیار زاهدانه، عادلانه و سختگیرانه داشتند. علی که این چنین بود، با پانهادن عثمان که از بنی مروان بود بر مسند خلافت و اونگاه سلسله امویان و پس از اونها سلسله عباسیان تا 6 قرن، اینها زندگی های 1001 شب پدید آوردند. خب ئالەگرادانێکیشی کێشا بەقەی عوسمانە وەڵدەحفەوتی ئەو شەرایەتە خولەفای ڕاشدینە نەما، هەروەکو ئەبوبەکر و عومەر کە فرە زاهیدانە ژیانیان کرد، هەروەکو عەلی بعد کێشایە سەری عوسمان وتی وە عوسمانێک لە بەنی مەروان بوو و دوای ئەوان بەنی ئومەیە حاکم بوو. دانێکی کێشا بەقەی عوسمانە، فرە زەریف کابرا ماهرە زانی چۆن دەسەوەشێنی. خب ئێستا ئەدامە ئەدا اون رو در داستان ها باید خواند. هوشربا به قوت همان گفت که هیچ یک از کاخهای پادشاهان امروز به گرد کاخهای خلفای عباسی و اون ثروت و عشرت و غنیمت و میگساری اونها که در اونجا میشد. خب ئێژێ کە ئەم سروەتە باعث بوو داستانەکان 1001 شەو دروست بێت. تەمامە کۆشکەکانە دنیا کە ئەمڕۆ مەوجودن ناگا بە هیچ کام لە کۆشکەکانە عەباسیان. ئەو سروەت و شەوکەت و مکنەت و غەنیمەت و شرب و خۆشیە کە بوو قابل مقایسە نییە. ئەم لاتهائلاتانە بیست ئەمە مێژوویەکە وا گشت کەسێ تکراریەکاتەوە. لە پسپۆر، ئاکادەمیسیەن، مامۆستا، مێژوو شناس، ئەوەی لە ناوم منبەرە مزگەوتە قسە ئەکا ئەم تاریخە بۆیەوە باسەکە. تاریخ خلفای عباسی، تاریخ خلفای اموی، تاریخ خلافت اسلامی. وتی قەنائیمێکی فرایان بەدەست هاورد، سەروەتێکی فرایان بەدەست هاورد، فاسد بوون. یەکێک لە دەلایلی عرفان ئەمەسە کە مردم مسلمان فاسد بوون، پووریان فرە. خب ئەمەتانە بیست میرسه. کافی شما وصف اعیادی که در دوران هارون الرشید می گرفتند، مراسمی که برای عروسی ها و ازدواج ها، جشن ها برپا می کردند،
مطالعه کنید و ببینید که کار مسلمین از کجا به کجا کشیده بود. خب کافیه کە ئێوە بڕۆن بخوێنەوە بزانن لە ئەعیاد و لە مەراسم زەماوەنەکانە کاتە هاڕون ڕەشیدا چ کارگەلێکیانە کرد تا بزانن کارە موسڵمانان لەکوێ بەکوێ کێشایە. ئەمە ئەدەمە دەمە المقدمەی ابن خلدون وەختی باسە انحتاتە ئیسلامەکە و ئێژێ عەسەبیەت لەبین ئەچیت بەهۆی ژیانە شاری. ئەزانن ئیرادە کاروا لەکوێیە، بزانە ئێمە حتا دڵتان گەرەکوێ لەم سەرزەمینە ئینسانە پڕمدعای درۆزنمان بە عینوانە عالم هەست. دەریغ لە دروستکردنی یەک سوال یەک پرسیار تۆ دروستکەی. گوێتان داخۆ داستانە 1001 شەب و دروستکردنە کۆشکایەک کە هیچ کەسێک ئەمڕۆ کۆشکی وای نییە. با منیستە لە ئێوە سوال بکەم تا بفەهمی ئەم تڕەهاتە یعنی چی. ئێوە ئێژن جەهانە ئیسلامێک مەوجود بوو کە خولەفایەک مەوجود بوون کە فتوحاتە گەورەیان کرد کە چوون سەروەتە فرایان بەدەست هاورد. ئاغا گیان گیرەم ئەم قسە تۆ ئەیکەی ڕاست ئەەکەی وا ئەم مردمە شیت و هار بووگە گشتی بێ ئەوەی سوالێ بکات ئەم داستانە ئەحمەقانانە باوەڕەکە. ئاغا گیان تۆ ئیمڕۆ 20 ملیۆن دۆلار پوڵت هەست. ئەم پوڵە 100 دۆلاریە کاغەزە. ئەگەر تۆ نەتوانی ئەم کاغەزە بیگۆڕی تۆ بە بەرهەم یعنی کالا وە خەدەمات ئەم 100 دۆلارە پولێک نایێنی حەجێ نییە. با تەوزیح بە ئیستەیتر خۆ گشتان ئابووری ئەزانن ئەلحەمدولیلا، گشتان کاسبن و کاسبکارن و گشتان پوڵ خاس ئەناسن مەگەوانیە. گیرەم عەرەبەکان چوون 500 تۆن تەڵایان لە سەرزەمینەکانە تر هاوردوێت. چی پێ ئەکەن؟ تۆ 500 تۆن تەڵات بوێت ئێشێ کالات بوێت تا ئەم تەڵا بگۆڕیتەوە بە کالا یا خەدەمات. چیان پێکردگە؟ یعنی ئەم عێراقە کە مەرکەزە خلافەتە عەباسیان بووگە، گەورەترین مەرکەزە سەنعەتیە جیهان بووگە، مەراکزە گەورەی کالاهای تەزئینی و لوکسی تیا دروست کریاگە کە تۆ پوڵە گەرەکوگە 100 سکەیە تەڵا گەرەکوگە مەسەڵەن دەستی قەنەفەی شیکە چەستەرفیلد بسێنی. تۆ چیت کردگە بە ئەم 500 تۆن تەڵا وەختی تۆ بازارت نییە و کالات نییە بیسێنیت؟ چیت پێ کردگە؟ دەی تۆ نە شارسازیت کردگە، نە جادەسازیت کردگە، تۆ ئوسوولەن تەڵات بۆ چی بگە تەکە چییە ئاڵ و گۆڕیکەی؟ چ بەرهەمێک بووگە کە تۆ پێویستت پێیوگە کە ئاڵ و گۆڕیکەی؟ کە چی تەهیەکەی؟ چی پێبسێنی؟ ئاخر ئێژێ ئیمپراتوریەتە ساسانیان هەزاران هەزار تۆن تەڵایان بوو کە چی پێ بکەن؟ تەڵایان بوو چی پێ بکەن؟ تەڵا ئەخورێ مەگەر تۆ ئیمڕۆ 10 ملیۆن دۆلارە بوێت تەبدیلی ئەەکەی بە کالا، مازەراتیەکی پێئەسێنی، ماشینێکی پێئەسێنی، ڤیلایەکی پێئەسێنی لە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا. بابەگیان ئەم خەڵکی حەلیمی کوردستانە پوڵیان نەو ئەوسا لە پڕێکا دوای 2003 پالت پوڵیان بۆ هات، هار بووە نانەزانی چی بکەن. بۆیە تۆ ئێژە ڕۆن وەختێ فرەوێ قنی پێ هەنووی مەجبور بوون سرویس و خەدەمات واردکەن تا بتوانن بیسێنن.
تا ئەم پالە دۆلارە کە هەسی مەعنا پەیاکە بۆیە چوو ماساژ پلەیسی کردو لەشفرۆشە چینی و ئوکراینی و ڕۆمانیایی و لەشفرۆشە تایلەندی وارد کردە حەلیمە کوردستان تا خەدەمات بسێنێ بەم پالەتە دۆلارە. چی پێ کرد؟ خواچی ڕۆژە کەبابی نەیە خوارد، دەستیان کرد بە هاوردەکردنە سەیارە. کارە خەڵکی بوو بەوەی کە لە ئاڵمانیا سەیارە بووە، نێزانی چی بکەوە پوڵەکە هار بوو. سەفەر کە بڕۆ بەرەو تاران زۆر خۆشە. بۆ خۆشە؟ لەبەرەوەی ئەتوانێ متعە بگرێ، لەشفرۆش بسێنێت. ئیستا ئایدیە کچانە بنێ بەقەی خۆتۆ لەم فەیسبووکە بەجارێ 500 مەسەجە بۆ تێ ئێژێ چیت ئەوێ بۆت ئەەکەم. پوڵی هەست خەدەمات ئەسێنێ، پوڵی هەست خەدەمات ئەسێنێ. ئەگەر نەتوانێ خەدەمات بسێنێ، ئەگەر نەتوانێ کالا بسێنێن پوڵە بە چ دەردێگەخوا؟ هیچ، بە هیچ دەردێ ناخوا. بە هیچ دەردێ ناخوا. ئەمە خەسیسەیە پوڵە ئەگەر تۆ نەتوانی تەبدیلی بکەی بە کالا و خەدەمات بە هیچ دەردێ ناخوا. سوال: خلافەتە عەباسی 1000 تن تەڵای بووگە لە کامە بازاڕا خەرجی کردگە؟ لە کامە بازاڕا چ کالایەکی پێسەندگە؟ چ کالاگەلێ مەوجود بووگە؟ ئایپەد مەوجود بووگە، مازەراتی بووگە، بوگاتی بووگە، سرویسە خەدەماتە ئینتەرنێتی سندگە، تەلەفۆنی سندگە، چی سندگە بەم 1000 تن تەڵا؟ تۆ ناتوانی جواوە ئەمە بیتۆ. ڕوویی چەسپیاگی بە قسەهای 1001 شەبە شەهرزادە قسەگو. ئیسباتە خلافەتە عەباسی بە چیرۆک و تەواتر تاریخی ئەەکەی بە پڕتۆک. ئەم تەڵا چی پێهات؟ بە چی دریا؟ حۆشتریان پێسەند، بزنیان پێسەند، دایان و پارچە کردیان و ئاڵەتوونی بەهارات خواردیان. چیان پێکرد بەم 1000 تن تەڵا وا مردمەکە وەخت و هار بێ لە کامە بازاڕە؟ تۆ وەختی ئەم گشتە پوڵتە هاورگە ئەن باشتە سروەتە هەست، ئەم باشتە سروەتە ئیشی لە جێگەیەکە بتەقیت و خۆگشتی نادەیت و کاوەڕ بیخۆی. ئالەو حەلیمە کوردستانە وا 300 ملیار دۆلاریان گرتگە، 200یان دزیگە بە بیانووی دروستکردنە مۆڵ و بینا و ساختمان. بابا هەر خەڵک و تەلەفۆنیە کرد بۆ کاشان و ئەیوو کاشی بیاد، کاشی بیاد، نێزانیش پێ بکە، لە خۆیەوە ماڵی دروستە کرد. بێ بڕۆ سلێمانی و هەولێر پڕوگە لە ماڵی ناشیرین، بەرد و کاشی و کاشی نەما هەرچی قوڕە ئەو کەویرەوە کریا کاشی هاوریا حەلیم. شارەک سازی و گوندە ئاڵمانی و گوندە فڵان و گوندە بیسان و ئەم 1000 تن تەڵا وا ئاغایانە خولەفای عەباسی و ئۆمەوی هاوردگیانە لە کامە بازاڕە بە کامە کالا تەبدیل بووگە. چەرخەیە مبادلاتە ئەم کالا چێ شەکڵی بووگە. نەزمە ئابووریە کە دانریاگە چۆنوگە، ئەن باشتە سروەت چۆن کریاگە، لەکوێ کالا وارد کریاگە. کاکە خۆ سەردەمە ئیستا نییە تۆ نەوت بفرۆشی تەلەفۆن بکەی کانەدا 100,000 تۆن گەنمم بۆ بەنێرە. تۆ بە ڕێگەی زەمینی ئیمکانە حەمل و نەقلە گەورەیە تۆناژیە کالات نییە، ڕێگەی هەموارد نییە. لەکوێ کالات وارد کردگە؟
ئەم مەعدەنی تۆ کێ بووگە؟ کێ ئەم مەعدەنی تۆ بووگەسە؟ کێ ئەم کارخانەی تۆ گەسە؟ ئاغا گیان تۆ ئیمڕۆ جەمعیەتێکی شاری دروست ئەەکەی ئشە چواردانە کارخانە بە دەوروبەریا دروستکەی، کارخانەی ئاوتەماتە، کارخانەی ڕۆن، کارخانەی ئارد. خۆ ئەقڵی چتە خۆشێکە. 1840 بریتانیا لەگەڵ ئیمپراتوریە چینا بووە شەڕی، شەڕێ بە ناوی ئۆپیۆم وار، شەڕە تریاک. شەڕە تریاک لەسەر چی ئەتفاق کەوت؟ لەسەر چی ئەتفاق کەوت؟ لەسەر ئەوەی کە ئیمپراتورە چین مەحسوڵە چایی هەنە چینە لە عەسڵا، نەی ئەفرۆشت بە بریتانیا، ئەیوت من هیچ کالایەکی ئێوەم نەگەرەک نافرۆشم پێتان، زۆر خۆ نییە، هیچتانم نەگەرەکە. 1840 80 ساڵە پێش ئیمپراتوریەتە چین وتی هیچ کالایەکی ئێوەی ئوروپایی بە دەردە من ناخوا نەمگەرەکە، چایشتان پێ نافرۆشم. بریتانیا و کۆمپانیە هەندە شەرقی پەلامارە چینیاندا حەملەیان پێکرد، غەڵەتەکەی نافرۆشی. مەردەمە چینیان معتاد کرد بە تریاک. بریتانیا بەم کالاگە لە ئێعتیاد سازە دنیای گرت، تەماکۆ، قاوە، شەکەر، چای، تریاک. بۆ خاتری ئەوەی تۆ مەجبور بووی مەعامەڵەی تەکا بکەی. تەماکۆ ئەشێ بتوێت ئێعتیاد تێرێ، قاوە ئەشێ بیخۆی ئێعتیاد تێرێ، چایی ئێعتیاد تێرێ ئەشێ بیخۆی، شیرینی ئێعتیاد تێرێ ئەشێ بیخۆی. بریتانیا 180 ساڵە پێش تەکە وەزعیەتێکا ڕوبەڕوو ئەوێ کەسی حاضر نییە حیچێکی پێ بفرۆشێ. ئەم خولەفای عەباسیە چۆن ئەم پوڵیانە تەبدیل کردگەم. ئەو ئاغایانەوە خەریکە بێ ئیحترامین لەم دیبەیتە، کلکە خۆتان بگرن بڕۆنە دەرەوە، ئاغا خۆ مەجبور نییە گوێبەی. تۆ بە گوێدانە ئەم دەنگە میزانە حماقەت خۆت و ئەژدادە بۆ دەرەکەوێ، ئەژداد کاول، بڕۆ دەرەوە. خەریکم سوعالە عیلمیت لێ یەکەم، اقتصادیت لێ یەکەم. بۆیە بریتانیا بۆ خاتری ئەوەی کە جارێکی تر تووشە ئەم بەزمە نەوێت، چایی لە چینەوە هاورد بدری لە سەیلان و لە هیندوستانە کەشتی کرد. ئێستەیش تۆ چایە چەکوش سەوزەکان و ئەحمەدەکان و دوو غەزالەکان کە ئیخۆی مارکە لەندەنی وابێوە. تۆ ئیشی سوعالە گەورە لە خۆت بکەی. ئیمپراتوریەتە ساسانی بە هەزاران هەزار تۆن تەڵا چه کالایەکی سندگە؟ چه کالایەکە کە تۆ ئەمڕۆ هار بووگی پۆڵە بوێ کە چی بسێنی؟ کە وەنەوشە بسێنی، کە ڤیلا بسێنی، کە سەفەرە خارجی بکەی. تۆ هەزار ساڵە پێش بە تۆنێ تەڵا چیت کردگە، چیت سندگە؟ 180 سندگە، 4000 سەر کاوەڕە سندگە، 2 تاقە پارچەی هەورێشم سندگە، چیت سندگە؟
تۆ هەر لەم دەورەیشە پوڵەکە ئەوە نەفرەس ئێشێ لە بورج میلادە تارانە وەرەقەی تەڵاب کێش نەقەی بەستەنی تۆ بەستەنیە بخۆی تۆ 2 ملیۆن تمەن 7 ملیۆن تمەن تا بەستەنیە تۆ فەرق بکاتەکە بەستەنیە مەردم ئەمە علمە اقتصادە حاڵیتە بریتانیا چۆن دنیای گرت پیانوت استعمار ئەزانن یعنی چی یعنی ئاوەدان کردنەوە کۆلۆنی ئەزانن یعنی چی یعنی وڵاتی ئەڕوا وڵاتێکی تر داگیرەکە جەمعیەتە خۆی ئەیوا لە جێگەی دایئەنێ بەوە ئێژن کۆلۆنی تعریفی دیکشنەریە ئاکسفۆردە وە کەمبریجە استعمار یعنی چی یعنی ئەوەی کە بریتانیا هەر جێگەیەک چوو بۆ ئەم کەشفە جەدیدە تجارەتە کرد بووی بەم کالاهای ئاعتیاد ئاوەرە بریتانیا دنیای بە تەماکۆ بە شەکەر بە تریاک بە قاوە و بە چایی گرت گشتمان محتادە تەماکۆ و چاین نیوەی دنیا محتادە قاوەس دە ئەمە بازاڕی گەرەک بوو تۆ ئێشێ بازاڕە فرۆش پەیاکەی بازاڕە مەسرەف پەیاکەی بریتانیا بازار سازی کرد انحسارە بازاڕی گرتە دەسۆ لە سەرزەمینە ئێمە لەم بەشە قەومی ئتنیکیە کوردە تەماکۆی ئەکاڵی لەو بەشە کەویر نشینە وشکەی ناوەڕاستی کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە یەهودە ئێرانی هندی وارد کرد تریاک بکاڵێ بۆ چین ئەمە هاوکاتە لەگەڵ یەواش یەواش دانانە بنکەیە قاجاڕیە و عوسمانیە ئەمە ئیتر خۆ بەحسە اقتصادیە کاکە ئەقڵ چتە خۆشیەکە خوا داگێ پێتان ئەقڵ چتە خاسێکە وەڵا موسڵمانان فاسد بوو لەبەرەوەی پارە زۆر و چی پێکرد کاورا خۆی پێ ئەهەنوی ئێشە ئەم پارەیە داوێ وە یەکێک ئەو یەکەیش توانی وێتی لە بازاڕێکا و شتەیگەرەکوێ بەم پارە سەندی بێتی ئێشێ لەم سەرزەمینە تەولیدە ئەنبوه بوێ واردات و سادراتە ئەنبوه بوێ ڕێگەوبانە تجارەت و بازرگانی بوێت دێ حتا قەڕە 16 کەشفە ئۆقیانوسەکان و تجارەتە دەریایی تەوەسەتە ئوروپاییەکان تۆ تجارەتە دەریایی نییە کاول کالا لە زەمین و حەمل ناکری ڕێگەی ئەورێشەم درۆست تۆ چ کالایەک ئەتوانی حەمل بکەی بە پشتە حوشترۆ قوتاع التەریقی تیانیە چەتەی تیانیە کێ ئەمنیەتە ئەم ڕێگە ئەپارێزی چەند تون بار تێری کامە کالا تێری 8 مانگ و 9 مانگ و 2 ساڵها بەڕێوە ئەم کالا چەندێ خێر ئەکا بۆ تۆ لە کام بازاڕە کە تۆ 1 ساڵ بە دیارە 20 کیلۆ مەسەڵەن بەهارات و دانیشتی چەندێ خێرەکە ئەتۆ حساو ئەم تەکرگە ئێژێ کاورایە هەڵسا ئاغایە وەنۆکەرەکەی وتی هەڵسم 2000 شەقەتێ هەڵدەم وتی قڕوان یا حسێ و نازانی یا 2000 شەقە نەوەشانگە ئێمە لە تەیە 300 ساڵە ڕابردوو ئەوێنین بریتانیا کە فێرە تجارەتە دەریایی ئەوێتە کە قودرەتگەلەترە ئستعماریە ئوروپا شروع ئەکەن بە کالاسازی ئێشێ خەڵکی سڤیلایزد کەین یعنی حرەکەتیان دەین کۆچیان دەین شارسازیان بۆ بکەین بازارسازیان بۆ بکەین ئێستا قودرەتە پوڵیە بریتانیا و ئەمریکا چییە سیستەمە مبادلاتێکە کە کۆنتڕۆلی وا لە دەسە ئەوانە سەمومەنەکە واوە دەسی ئەوانە وەسەر لە مەیدانە تەڕەبار و ئەلوەیەک 1 نەفەر باسکۆڵی بوێت و مەیلە خۆیسی بێژێ 1 تونە 1 تونە بێژە 2 تونە 2 تونە خۆی سەمومەنەکە واوە دەسیوە ئەنا تۆ فکرەکەی ئەم گشتە کالا لەم دنیا تەولید ئەوێت بە میزانە ئەمە تەڵا مەوجودە نەمەوجود نییە ئەی چی کردگە ئێمە وەکو سەگ کارەکەین تا بیگۆڕینۆتەکە یەکتریە و ئەم ئاڵگۆڕەمان بۆ تەنزیمەکە
دەیکوان ئەم کۆشکە گەورانەی عەباسیان کاشیەکانی دابێ زەحمەت لەکوێ دروست ئەکریا؟ مستەراویشی بوو؟ معمارەکانی لەکوێ بوون؟ مەساڵح ساختمانی لەکوێ هات؟ ئیستەیشە چیمەنتۆ بۆ بەغا لە تورکیەوەتی، لە ئێران وتی. لەکوێ ئەم چیمەنتۆ هات؟ ئەم قڕە لەکوێ هات؟ ئەم کۆشکیانە پێ دروست ئەکرد؟ ئەم ڕێگەوبانە بازرگانیە لەکوێ بوو؟ ئەم بەندەرە سادرات و وارداتە کالا لەکوێ بوو؟ ئەم کەشتیە بە تۆناژ جنسی ئەهاورد لەکوێ هاورد؟ کامە کالای ئەهاورد تا ئەم تۆنە تەڵانە بەی وە کالا بسێنی وە کالاکە بوویتە بازار وە بیفرۆشی وە خەیری لێ بکەی وە تەڵاکە دووبارە بێتە ناوە دەسە گەردشە ماڵی ئتفاق بکەوێ. ئەم سوعالە ناڕواتە عەقڵتۆ؟ نەتۆ هەر حەز بە خورافەکە ئەەکەی وا بۆتی باسەکەن وەڵاو دێ هاڕونە ڕەشید نەوێ خۆ زیقەکەین. بۆ زیقەکەی؟ بۆ زیقەکەی؟ ئەی تۆ چۆن ناتوانی جواوە ئەمە بەی تۆ وە من ئێژی کاورا هەزاران تۆن تەڵای بووگە، من ئێژم چۆنی خەرج کردگە لەکوێ خەرجی کردگە دایەوە چی؟ دابێ زەحمەت ئادەی. ئەی خۆ نمونونەکەی حەی و حازر وا لە بەردەستانە، خەڵکە حەلیم وا لە بەردەستانە. بوونە ساحێوی پالت دۆلار، کەوتنە بیرە ئەوەی کە خەرجی کەن. پالت دۆلار معنای نییە تۆ خەرجی نەتوانی بکەی. تۆ نەتوانی ژنە لەش فرۆشی بۆ بێریت و بۆ پەردەیە بەکارەت 100,000 دۆلار بیت و مەسئولەکە پێمی وت شەوێ لەگەڵ ما بە 20 دانە 2 ملیۆن دۆلارە پێ ئەدەم و چی پێیەکە؟ دەبێ یە سری تایبەتمەندی بۆ خۆی دروستکە. دەی ئەو بازاڕەوە ئەم خەلیفەی عەباسیە دروستی کردگە کامەسە؟ ئاسەواری کامەسە؟ ئەم سەنعەتگەرانە وا تۆلیدە کالایان ئەکرد کامەنە؟ مەوجود نییە. ئەمە توڕەهاتە یەهود ساختەس. ئەمە بریتانیاس تێت بازار دروزەکە. ئستعمار یعنی شار بۆ ئێمە دروسەکە، شار تا ئێمەی تێ بتەپێنێت. ئێمە ئەمڕۆ چەنێ زەبوونین، تەواو زەبوونین. زەویمان نییە، ئەرزوو ئاومان نییە، شغڵ و تەخەسوسمان نییە. واینە ئابووریە پەسافۆردیزمە بە قەوڵ ئیسلاحاتە چەپی. دائیمەن بێکارین، دەفعە کار دەسمانەکەوێ. دائیمەن ئێشێ بڕۆین منهەجە جۆراوجۆر ببینین، میهنەی جۆراوجۆر ببینین، دەورەی جۆراوجۆرە کار ببینین. دائیمەن تا ئاخر عمرمان ئێشێ مەهارەتە کار فێر بووین. سەقەت کریاین لە حەجیشتە. ئێمە مشتەریە کالاین، بازارین، بازار کالاین. حاڵیتانە هەچێکی تر نیین. لە ئێمە بازار سازیان کرد. بریتانیا بۆ تجارەتە خۆی هەروە کە حملەی کردە چین، هۆنگ کۆنگی گرت و بڕێ لە خاکە چینی داگیر کرد و بازار سازی کرد و خەڵکی معتاد کرد بە تریاک. خەڵکی دنیای ئەمڕۆ معتاد بووگە بە کالای هەرزان چینی. بۆیە تۆ حتا پوڵە بوێ کەمە چون ئەتوانی کالا و خەدەمات بسێنی. چیت گەرەکە ئەتوانی بیسێنی؟ چی بە پوڵ ناسندرێت؟ حەچیشتە ڕفاقەت، عشق، خۆشەویستی، سێکس، هەرچیشتە بە پوڵە سندرێت. قابل تعویزە. خب ئەمە تۆڕەهاتە ئاغای سروش. ئەحیانەن کەسێک نییە سوعالی لێ بکە ئاغای سروش تۆ کە ئەوەنسان ژیرێکی ئەم تۆڕەهاتە ئێژی مردم و مسلمان فاسد بوو. بەچی فاسد بوو؟ خستە پاڵا فاسۆلیای فرەی خوارد.
شەراب بەفرەی خوارد شەراب فرە گران و دەست ناکەوت تون تەڵایەن ئەدا 200 لیتر شەراب بسێنن چی تریان نەکرد مەساژ پلەیسیان وازە کرد لەشفرۆشە تایلەندیان هاورد همین دلیل هم کسانی در حسرت دوران پیامبر بودن گفتن اینو هەر بەوم فەسادە کەسانێک لە حەسرەتی دەورانی پێغەمبەر بوون دەی ئەم کەسانە ئەم دەورانە پێغەمبەریانە چۆن لەبیر و بە کامە قیاس 400 ساڵ لە پێغەمبەر گوزەشتگە فیلمە سینەمایی بوو بیوێنن دەی تۆ ئێژی مەلا فاسد خەلیفە فاسد مسلمانان گشتی فاسد ئەم قیاسە لەکوێ دەسەم مەردمە کەوت دەی ئەم مەردمی شەحە ئیستا مەردمە عەرەبە مەگە نیەن ئێژن ئەگرا بۆ ئەڵڵا و خوارەوە بۆ عەبدوڵڵا مەگەر هەرم عەرەبە نیەن چۆن ئەم مەردمە چاوی کەوتووە پوڵ ئەوی تف پوڵ شتە کەسیفێکە چۆن ئەم قیاسەی وەدەست هاورد دەیسە بڕۆ لە بەغا بزانم خەڵک ئێژێ پوڵ شتە کەسیفێکە بڕۆ لەم حاجیە مسلمانانەی هەولێر پرسە بێژە پارەشتە خراپێکە بزان ئێژێ پارەشتە خراپێکە پارانێ پێ دێژێ سەرسەری و خوێڕی و پارەت نیە و کوا پارەت و بڕۆ داوای کەنیشتێکی بکە بێژە 3 کیلۆ تەڵام ئەوێت خۆشی فرەوە مسلمانە زانی ئەم قیاسیانە لەکوێ هاوردەم بەرادەرانە ملوکیت است اینها کسرویت است اینها خسروانی است اینها اقتدا کردن و تأسی کردن به در ئەمانە خسرەوانیە ئەمانە ئەقتداکردنەوە دەربارە ڕوومیەکان و ئێرانیەکانە کاورای یەکی تر نییە سوعالی لێکا کورە بێژێ دەربارە ئێرانیەکانە لەکوێ بوو کاورای کاول کامە عەزەمەتە ئەم دەربارتە کوا کۆشکە ئیمپراتوریت کوا بازاڕە کوا تەولیدە کالات کوا تەولیدە کالات ئەرێ تۆ من هەر نەموت ئەم تەڵاتە لەکوێ ئێستەخراج کرد ها هەر نەموت من قبولەکەم تۆ ئەمە 2000 تۆن تەڵات هەست چی پێەکەی لە کانەدا گەنم وارە دەکەی مەوز لە ئەلکوادۆر تێری چی پێ وارە دەکەی دارو لە ئەمریکا تێری ئەخ کاون پادشاهان ایرانی و ساسانی یا پادشاهان رومی است پس ئەوە دووبارە درۆیەکی تری لەکاند پادشاهان ئیرانی و ساسانی و هەن لە خۆی وە درۆ ئەکەن بێ ئەوەی کە تۆ سوعال کەی بابەگیان لە بەرچاوە ئێمە 1840 چین وتی من بە تۆ کالا نادەم بریتانیا بە تۆ نایدەم فەڕەنسا بە تۆ نایدەم ئەمریکا نامگەرە کە کاکە بتەکتانە بازرگانی ناکەم هیچ کالایەکی ئێوە بە کەڵکی من نایێت کالای ئوروپای 1840 بە کەڵکە چین نایێ کاورای کاول تۆ 1000 ساڵە پێش چیت داگەوە چینی کالای لێبێری و هەورێشمی لێبێری چیت پێداگە ئەخ کجاست پس نبوت کجاست دنبال او میگشتن یکی این دومی عبارت بود از یک قوقای معرفتی و فکری کلامی فلسفی در جامعه مسلمین در گرفت و عمدتاً پس از فتوحات و پس از اینکه درهای معارف یونانی و رومی به سوی اعراب و مسلمانان گشوده شد کتاب‌های آنها یکی پس از دیگری در فلسفه و در طب ترجمه شد همچنین آشنایی که مسلمانان بیشتر و بیشتر با اقوام و ادیان دیگر پیدا کردن خصوصا با مسیحیان که هم جوار آنها شده بودند اندیشه های آنها یکی که تریشیان او بو معرفت هات دنیای اسلامو ام فتوحات با اسوامانتك اقوال فلاسفه
یۆنانیا ئاشنا بوون و کتێوەکانیان تەرجمە کریا و خۆ بەحسە کەلامی دەسی پێکرد، عیلمە کەلام دەسی پێکرد. ئەو خەڵکە شەکەت بوو، وتیان خوا و پێغەمبەر و ئەمانە لە دڵ ئەمانە نایەتە دەرەوە. در عالم اسلامی جاری شده بود. متکلمان با اونها وارد مباحثه و مناقشه شدن، عقاید اونها رو برمی گرفتن، ردیه بر اونها می نوشتن و علم کلام فربهتر و فربهتر می شد. در نزد پاره، این که من بسیار به اختصار گفتم، در نزد پاره از مسلمانان احساس می کردن که قطار ایمان، قطار اسلام از ریل به طور کامل خارج شده است و به راه دیگری می رود. از طرفی احساس می کردن که اون نحوه از زندگی نحوهی نیست که پیامبر بپسندن. ئەدێ لە مسلمانان فکریانەکرد قەتاری ئیسلام و ئیمانە بەخوا لە ڕێل خارج بووگە، و ئەم جۆرە ژیانە و جۆرە ژیانە نییە کە پێغەمبەر خوا قبوڵیکە. مام چه جۆرە ژیانێکیان کردە کەس نازانی. وقتی نگاه به خلفای راشدین میکردن و تفاوت اونها رو با دربار هارون و مأمون و متوکل و دیگران مینگریستند، میگفتند یا حق این است یا آن است. آنگاه به روایاتی مراجعه میکردند که دنیا داری و دنیا پرستی رو ملامت میکرد. آنگاه به شیوه و سیره صحابیان اطراف پیامبر نظر میکردند. هیچ چیز رو مشابه و موافق اوضاعی که در آن میزیستند نمیدیدند. به فاصله 2 قرن 3 قرن از پیامبر همه چیز زیر و رو شده بود. و کاکە چۆن مینەگەریستند؟ تۆ ئێژی خەلیفە فاسد، مەلا فاسد، گشتی تەرەفدارە فەلسەفە و عیلمە کەلام، ئەم ئیدە ئەم ئینعکاسە لە پێغەمبەر ئیسلامە چۆن ئەیانزانی؟ کاکە حەمەد جەریرە تەبەری هەنە قەرنە چوارۆمە، تازە لە قەرنە چوارۆمەوە ئەگەر من قبوڵ کەم ئەم تاریخە یەهود نویس نییە و تۆ ڕاست ئەکەی، لە قەرنە چوارۆمەوە تاریخ نووسیاگە. ئەم مردمە چۆن ئەم قیاسەی بەدەست هاورد، کاورای کاول چۆن وەدەسی هاورد. ئەمانە جواو نادەنوها ئەخلیسکێن وەدەست و دەرەچێ وا لەگرا دەم لە عیلمەدا و معرفەتەدا و استدلال ئەدا و ئەمانە ئێژێ نورە حەق لە من بیەن حاصڵ پەی کێ ماوەری. نا نورە حەق لە من بیەن ساتع پەی کێ ماوەری بورهانە قاتع. کاکە و عیلمن لەدونی تەکتا قسە بکەین حاڵی دەوێ؟ بە عیلمن لەدونی سوعالێ لێەکەین. بازارە تەبدیلکردنە تەڵا بە کالا کامە بازار بووگە، کامە کالا بووگە، وا ئەم گشتە تەڵایە حەپەلوش کرد. تۆ ئەم قیاست چۆن بەدەست هاورد؟ تۆ ئیستا دانێ سپێوەنە قەرنە چوارۆم ئەم قیاسە دەورەی پێغەمەریە چۆن وەدەست هاورد؟ بەڵێ مەمنون. نورە حەق لە قەلب من بیەن ساتع پەی کێ ماوەری بورهانە قاتع. بەڵێ آنان در عیش و عشرت و در مال و نعمت و مکنت معتبر شده بودند. آنان در عیش و عشرت در مال و منال و مکنت قوتەوەر شدن. لە عیش و عشرەتە. عیش و عشرەت یعنی چی؟ مەسەڵەن دوودانە ژنەبیە فرە پوری گەرەک و تون تەڵای گەرەک و خومرێ شەراب و بوێ تون تەڵای گەرەک و کوڕە خاز. ماڵ و مکنەت چه شکلیە؟ کوا ئەم بازار و سنگ فەرش و خیابان و چوارڕێیان و مەسیرە بازرگانیە کوا بۆ نایبینین؟ بۆ مەوجود نییە. کوا ئەم پێڵەکانە سەرە دجلە کە ئەم خەلیفەیە تێ هەڵدریاگە بەسەریا بچێت و بێتەوە؟ کوا؟ ئەمە تۆ نایژی کاوران میلیاردەرە تۆن تەڵای هەست چی پێکردگە؟
جواب نییە حەج جوابێ نادەن و لا تویژی درۆکن و فلانە کەس وتی و فلانە کەس ئیژیت و ئەو عولەما ئێژن و عولەما غەڵەتیان کردەکەتەوە. ئێبا بەخۆ من لە زەمانەی ئەمڕۆ خەریکم ژیانەکەم. بریتانیام گشتە حەیتەرانەی کە کردی بازارسازی کرد تا انحسارە بازاڕی وەدەسوێت. چینی حاضر نەبوون معامڵەی تەکا بکات، گشتیانی معتاد کرد بۆ خاتری ئەوەی کە مردمان ئەم گۆی زەمینە بوێتەوە مشتریە بریتانیا، گشتی معتاد کرد. معتادمانی کرد بە شەکەر، معتادمانی کرد بە توتون، معتادمانی کرد بە چایی، بە قاوە، معتادمانی کرد بە کالا. ئیستەیشە معتادمانی کردگە بە مەسرەف، کالای هەرزانە چینی. دائما قەرزارین و معتاد، دائما قەرزار و معتاد. تەواو بە شەر سەر گۆی زەمینم ڕۆواسە تا بازار بچەرخێ، تا ئەوەی مبادلە خەریکە کنترۆڵ ئەکا شغڵی بوێت، تا تۆلیدکەین و تۆلیدکەین. و دیانت خود را هم با این شکل جدید. ئادام سمیت دلیل انقلاب صنعەتی لە ئوروپا تەکنۆلۆژی نازانێ، ئەن باشتە سەروەت ئەزانێت. بڕۆم بخوێنەوە، مەگەر ئێوە پسپۆڕ نییەن، مەگەر ئێوە ئەهلە عیلم نییەن، مەگەر ئێوە دەم لە ئەکادیمیا نادەن. ئاغایە ئادام سمیت دلیل انقلاب صنعەتی تەجمیع سەروەت ئەزانێت، ئەن باشتە سەروەت ئەزانێت. دەی تۆم گشتە سروەتت بوو، بۆچی هیچ ئەتفاقی لە جاوامەعتانە کەفت؟ کورەکاکە تۆ 50 دانە مزگەوتە نییە عەزەمەتەم سروەتەوە نیشان بە لەم ئیمپراتوریە عەزیمە ئیسلامیەتە. داده بودند و ساخته بودند و روایت هایی هم پدید آورده بودند که اونها رو توجیه کند و تفسیر کند. این از یک طرف. ئەمانە گشتیشیان لە خزمەتەم خولەفا بوون، ڕەوایەت و شتیشیان هاوردوو ئەم ژیانە تەوجیهکە بیخونجنێ. دە ئەم قیاسە چۆن گەیە دەسە ئەم سپێونە سۆفیانە، چۆن ئەم قیاسە گەیە دەسیان. کورەم خەڵکە ابن تەیمیە ناناسێ، حتا ئەلسەبری و محەممەدە زەکیە کوردیە جوولەکە لە چاپخانەی قاهرا کتاوە ابن تەیمیە چاپەکەن 1895. هم وقتی اون قوقای کلامی رو میدیدن احساس میکردن که ایمان، خدا، صدق، صفا و مجاهدت با نفس همه چیز فراموش شده، زیر خروارها بحث‌های فلسفی خفه شده است. صدایی که از خدا به گوش میرسد صدای اون خدایی نیست که دل رو بنوازد، عشق در دل پدید بیاورد، خوف در دل پدید بیاورد، آدمی رو به دوستی با او بخواند. صدای متکلمانی است که مشاغبه میکنند، بر سر یکدیگر فریاد میکشند، یکدیگر رو مدام تکفیر میکنند. در میان اونها نشستن و با اونها زیستن نه تنها آدمی رو به یاد خدا نمیاندازد، بلکه از یاد خدا غافل میکند. درست مثل یک جنازه‌ای که گذاشتن و دارن اون رو تشریح میکنن که آدمی هرگز نمیتواند با اون جنازه انس بگیرد، نمیتواند رابطه دوستی برقرار کند. علم کلام میز تشریح جسد خداوند شد و اونها هم مشغول بودن که رگ از رگ و بند از بند این جسد بگسلند و به دیگران نشان بدهند که ما ذات خدا، صفات خدا، احوال او، اسماء او همه رو دریافتیم و دیگری در نیافته است، دیگری کافر است، دیگری مغضوب حق است و ما عزیز خداوندیم و عارف بالله. این امور، این دو وجه از زندگی اسلامی، یکی معرفتی و یکی اجتماعی سیاسی، گروهی رو رفته رفته به فکر واداشت که آیا واقعا ما
دل یک فضای اسلامی و ایمانی زندگی میکنیم یا اون چرا که پیامبران میخواستند دچار انحراف شدید شده است. صوفیان دقیقا همون کسانی بودند که به این فکر افتادن. ابتدا هم نام صوفی نداشتن، ما هر کسی که به این کاکە بۆچی دووچارە انحراف شده است؟ ئەم دینە ئیسلامە هەرچیکی واتیە بازرگانیە، یەک لەم دنیا بە هەزار لەو دنیا بگرە، لەم دنیا خەیر و حەسەنات بکە، لەو دنیا خشتە تەڵا دروزەکەن بۆت. خوا هەر لە ئەوڵە قسەکانە خۆت وتی ئەوانەی کە جەهاد ئەکەن گیانیان من ئەیسێنم، من مشتریانم، ئەشتەری دێمە گشتی ڕابطەی بازرگانی. ئێستا کاورە دەسیوە پوڵ گەیگە سکی تێر بووگە، چی ئیرادێکی بوو؟ ئەی بۆ ئێستا جامعی مسلمانان پوڵە نەوت تەکفیر ناکا، ئومەتە ئیسلامی وەختە هار بوویە بۆ پوڵە نەوت. ئەی بۆ ئومەتە ئیسلامی ئێستا پڕە پێ هەڕاکە بەرەوە ئەم ئوروپا تێلەگرا بنفیتە ئوروپا بخوا، پڕە لە مەلای ڕیشپانە ئیسلامی. چۆن ئایە سروش؟ چۆن ئەم مەردمە حەزیان پێ نەیە کرد؟ ئەیان و ڕێگەی دین وانیە. و راهش عوض کرد و خواست که از اون انحراف بجهد و نجات پیدا کند، صوفی مینامیم. اما چون اینها به تدریج پشمینه پوش شدن، صوف یعنی پشم، رفته رفته نام صوفی بر آنها نهاده شد که تا امروز هم بر جا و برقرار است. البته بعدها کلمه عارف هم به این مجموعه افزوده شد. خب بدیهی بود که صوفیان به راه عامه مسلمین نمی رفتن، نه به لحاظ سیاسی و اجتماعی، یعنی پرهیز می کردن از نزدیک شدن به دربار خلفا، پرهیز می کردن اساساً از تمول، از تملک. ابن سراج طوسی در کتاب اللمع که یکی از اولین کتاب‌هایی است که درباره صوفیه نوشته شده است، در وصف تصوف و در تعریف او میگوید که تصوف آن است که شیئا ولا یملکک شیء. تصوف آن است که تو مالک چیزی نباشی و چیزی هم مالک تو نباشد، نه مالک باشی نه مملوک. خب این بدیهی بود که عکس العملی بود، واکنشی بود به اون زندگی پر غنا و پر توانگری و خارج از حدی که مرسوم مسلمین شده بود پس از جام فتوحات و ریخته شدن سیل غنایم و ثروت‌ها به درون جامعه اسلام. لذا اینها عادت رو بر ترک دنیا نهادن. ترک دنیا لزوماً بر شکل افراطیش واقعا ترک دنیا بود و گاهی آرمونشینی و بیابانشینی که بسیار اندک بود، اما عمدتاً در پیش گرفتن یک زندگی زاهدانه بود و برداشت کم از دنیا، قناعت کردن به اون چه که کف از ضروری است و دنبال بیش از آن نرفتن. و همون برداشت کم و ضروری رو هم سعی می‌کردن خودشون انجام بدهند، یعنی تکدی نکنند، گدایی نکنند، چشمشون به دست دیگران نباشد، بر در ارباب بی‌مروت دنیا ننشینند و منتظر نباشند که خواجه کی بدرآید. این یک جنبه کار بود. دومی هم معرفتی بود. وقتی که این گونه افراد دیدند که خدایی رو که میتوان به او عشق ورزید، میتوان به او انس گرفت، میتوان به او دوست شد، میتوان او در زندگی حاضر کرد و شب و روز با او زندگی کرد، این خدا نزد متکلمان پیدا نمیشه، نزد فیلسوفان پیدا نمیشه. نزد اونها یک انبان پر از مفاهیم مغلق و یک روح‌های تیره که فقط به این عناوین و به این ادله متعلق و مشتغلند و خود رو واصل به حقیقت می‌دانند و دیگران رو نه. اینجا هم بود که فریاد آنها برآمد که پس عشق کو، پس پرستش کو، پس ستایش کو، پس نیایش کو. اینها که همش بحثه، همش
بر سر یکدیگر زدن، دیگران رو طرد کردن، تکفیر کردن، به تهمت بستن، قائل به خروجشون از دایره اسلام و ایمان شدن است. پس ولایت کو. وقتی که این اندیشه و انگیزه نزد گروهی پدید آمد و اینا یکدیگر رو پیدا کردن و کنار هم جمع شدن، همان چیزی پدید آمد به طور طبیعی و البته واکنش این دو حرکت بود، حرکتی که میتوان انحرافی هم بود در جامعه مسلمین. اینها صوفیه نامیده شدن. خب مثل هر حرکت دیگری در آنها هم افراد پدید آمد، تفریق پدید آمد که حالا من در جای دیگه داستانش رو گفتم و داستانش رو همگان گفتن. اما پدید آمدنش چنین انگیزه‌ای و چنین عللی داشت. دنبال دستهای توطئه‌گر نباید گشت، حتی دنبال ذهنهای بیمار نباید گشت. از قضا یک واقعا از روی صفا و خلوص و برای اینکه به روح این دین و به این ایمان برسند، نه به قشر او و نه به صورت او، چنین اراده‌ای کردند و چنین تصمیمی گرفتند و این گونه گرد یکدیگر آمدند و خود رو باز یافتند و رفته رفته یک جمعی پدید آمد و این جمع صوفیه نامیده شد. در میانشون البته مشایخ پدید آمدند، فرقه ها پدید آمدند، کتاب ها نوشته شد، رفته رفته رشد کرد و بهتر شد. شروع کردن به تعریف. خلاصه کنه داستان اما بو تصوف و دروس بو صوفی یعنی پشم پوش، خوری پوش. وليو دو عارفي شيان بيوتن اما انا هاتن وتيان او خواوا متكلمين وفلاسفة هسيان ودرد اخوا ام علم انسان شيطاني اكا ولذا او ريقوا پیغمبركان چوگن ايميش اچين ارين لاشكوت يكادا انيشين لعزلتا تا خوا علم لدني من بيبا و ايميش بمقام پیغمبري بكين اگر چي دسمان ناقا و آسمان حفت ولی خو حتی آسمان یک اچین ام قشرة صوفية مشتي اقل قفلة اقل داخرياغ خيري بون ولا موقعية انسان بون درچون و مردم بون درچون جيرام تو راس اكي جيرام ام تاريخ الراسة كمن دروس بتم كاوراهات تفي كد لجامعة ولا مردمك بجي اويك لبرامبر مردمك بيسيد پیغمبر بون او نبو بچيتا اشكود پیغمبر بون اما بو بروي تسر منبر لناو ميدان شارع هلسي بيجي اوفا صدن ورقي فساد تان هل بجارتك تا بيان قريني تو خوي پیغمبري او نو بروي لناو اشكوتيك دانيشي تا جبرائيل بيت بوت درسه بعد تو صوفي تهاورد حكومة عثماني چبو اسلام طريقتي بو ام شي سعيد و شي عبيد الله و ام شيختي هالدرياغانا كي بون امانة دسكرد بريطانيا و كومبانيا هند شرقي بون دستگاه جودو كريستيانيتي و يهوديت حق كردن سرزمين ايما و مسلمان كردن ايما لطريقة شيوخو حريبو آغاي سروش حيشيوان بو راسك أقل قفلة راسك أم عرفانة مزخرفة أقلتها قفلة أقل كارناكا تاتو علم لدني بياكي شهود بكي أمش چون بروي لأشكالتك دانيشي و نانو أو بخوي تو نانو ماس بخوي لمردم بون درچی گریز لموقعیت کی نویس یا دروسی کات جیرم تو راز اکی جامعه دینیان گرکو بوچی تفیان نخلکی کدو چون لکلاسو چیکا دانیشتن بوچی جهاد فی سبیل الله یا نکرد اشتری الله یا نکرد بو نیان کرد آغای سروش چه قداستی کیان هزمتی هل دریاغانه أي بو أو جهادي وعمر بن خطاب كردي أمان نيان كرد وخالد بن وليد كردي أمان نيان كرد وسعد أبي وقاص كردي أمان نيان كرد كما قامي كان از أم البانة كراو بردار الجولة كان بناو الشيوخ ومشايخ وعرفان
تڕەهاتە جا داستانەکەی چینیان و ڕوومیان. وەڵاوە مەولانە نەقڵەکە ڕوومیەکان فرە بەرجەستەتر بوون لە چینیەکان، هاتن نەقاشی بکێشن. چینیەکان هەرچی ڕۆژە داوای ڕەنگیانە کرد و لە خەزانەی شاهی ڕەنگیان بۆ ئەچوو، ڕوومیەکانیش داوای چتیانە کرد سەیقەلبەن یعنی سواقی بن. دوای چەندین ڕۆژکاریان تەواو بوو، چینیەکان تابلۆیەکی گەورە لە نەقاشیان دەرهاورد. ڕوومیەکانیش ئاوێنەیە سەیقەلیان گرتە بەرامبەری تەسویرە نەقاشیەکە لە ناو سەیقەلە ڕوومیەکانە بەرجستە بوو. گشتی وتیان باریکەڵڵا ڕوومیەکان چ نەقاشیەکیان کێشاگە، سەیرە ئەو مسالە ئەحمەقانە بکە. کێبڕکێ لەسەر نەقاشی کێشان و گە عەزیز لەسەر کڵاوبەردارینە و گە ئێوە تەواو وجودتان کڵاوبەرداریە. داستانە ڕوومیان و چینیان توێشی ئەم دەروونتە پاکەیت و تا خواتیە دانیشی. ئشراق بکەی، شەرەقە بکەی. ئەمە تورڕەهاتە سروشە. وا لەو سەردەمینە ئێمە گشتی شێت و هار بوو گەبۆی، یەکێکیش نییە جواوی باتۆ. بە گوریزە لە مەوقعیەت لە مەردمبوون دەرچوون. دەست بگرۆقەی کڵاوی خۆتا بابانەی وە. ئیستێجە خروجیەکەی شێخ نەهرۆز بنەماڵەی شێ ئەول سەلامە کڵاو بەردارە یەهودیە، بنەماڵەی شێ حەسامددینە یەهودیە. وا ئێستا حەلیمە کوردستانیان تاڵان کردە کە شێخ نەهرۆوە تاڵانیان کرد. ئێمە بووین بە بازاڕە بریتانیا بە شیوخ گیریاین کریاین بە مشتری، جەممانیان کردو بە تەکیە و خانەخا. دەوڵەت و کوردی و عەزەمەت و کوردیان لێمان سەند بە هەککردن، وتیان ئەقڵتان قفڵکەن فکر مەکەنەوە. چۆن کاورا بە مەقامە گەورە گەیگە چووگە ناو ئەسکەوتێ ساڵێک تەیە تەریقی کردگە نان و ماسی خواردگە. هەر بەم ڕاحەتیە. بە کالا گیریاین، بە قەن و چایی و توتون و تەماکۆ گیریاین. ئەمە ئەفازاتە جوولەکە نوویسە مەولانە ساختەیە دەسە کۆمپانیە هەندە شەرقیەوە فکرەکەن ئەم گشتە داستان نوویسیە چۆن سەری کردەم ئوروپا، چۆن سەری کرد. دوای ئەوەی کە دەستیان بە هەرچی کوڵەسوچە لەم دنیا گەیی، زوانەکانە دنیا فێر بوون، هەرچی ڕەمز و ڕاز و چیرۆکە دنیاس هاوردیانە، تۆ فکرەکەم چیرۆکە تێ هەڵدریاگانە وا و زوانە فارسی هەز بە زوانەکانی تر نییە. داستان ڕوومیان و چیەنی ئەبوو سەعیدە ئەبەلخەیری شوتکێسی، ئەبوو حامدە غەزالی شوتکێسی. مشتێ چیرۆکە تکراری وا لە هندوستان و چین و تکراری یەکەن و حتا منتەها ئەلەیه ئافریقا ناوەکانیانە گۆڕن. هەر بەم دەسە بچۆ دەوڵەتە ئێرانی خەریکە بۆ تۆ سەرسازیەکە، ناگەهان چهرەیەکی کەریهی منفوری دۆزی گەسۆ بە ناوە زارا، ئینسانێکی لە حاشیەڕان دگە دەهاتی وا حەز بە خۆی ئەکات دەرکەوێ و خەڵکی بیوێنێت بکەوێتە بەر دووربین. ئەدەیەک ئێژن خوێندن بە زمانە کوردی تا خوێندنە کوردی فەرقەکەی چییە؟ وەڵا زارا مهم بوو ئەو داوای ئەکرد کە بە کوردی بخوێنین. یعنی بە کوردی چی بخوێنی؟ علوم بخوێنی بە کوردی، بە کامە کوردی علوم بخوێنی؟ چه اتفاقێکە تیا ئەکەفێ؟
ئەوانەی حەلیم بە کوردی ئەخوێنن چی؟ فرە قەشەنگ قساکەن لە ناوی تەلەڤیزیۆنەکانیانە؟ فرە فیلسوفیان تەقدیمەوە جەهان کردگە؟ چی ئەخوێنی؟ کامە علوم ئەخوێنی؟ علومە ئینسانیە غەربی ئەخوێنی ئەحیانێنی تروانیە؟ نەزەریەکانە کارل پۆپێر و پۆستمۆدەرنیزم و دلۆز و ئەوانە ئەخوێنی تۆ توانیە؟ شتێکی تر زیاتر لەوانە ئەخوێنی تۆ؟ تا تۆ بێ مەسەڵەن وشەسازی بۆ بکەیت ئێمە چی ئەداتە دەرەوە؟ ئینسانە کوردی ئەداتە دەرەوە؟ کامە ڕەوایەتە کوردی ئەداتە دەرەوە؟ کامە سەر ڕەوایەتە کوردی؟ جمهوری ئیسلامی لەو ڕەوایەتە کوردی ئەترسێ؟ لە کام ڕەوایەتە کوردی ئەترسێ؟ کامەسە خۆ لاڵ نییەی؟ خۆ حناق نییەوە بەرە بین تۆ سەوز بوێ بێژە ئەم ڕەوایەتی چییە وا ئێمە قارەمان ئەکا؟ بابەگیان ئێمە تینوین، ئێمە نەخۆشین، بە شوێنە ئەم ڕەوایەتە ئەگەڕێنوا تۆ باسی ئەەکەی وا لە لای باجیزارە. کامەسەم باجیزارە بۆ ئەم مشتەی قوچیک ئەم ڕەوایەتە ناکاتە دەمە ئێمە تا ئێمەی شانی ماچکەین و شایەتومانی بۆ بێرین و ڕزگە ئارمان بوێ. کامەسە مەسادیقی وێرن. یعنی ئیستا ئەوانەی وە تورکی قساکەن بگونە پرۆفسۆر وە تورکی ئەخوێنن چین فیلسوفن؟ ئیستا فیلسوفەکان ئەستانبوڵ دنیای تەقاندگە؟ ئەی فیلسوفەکانە عالەمە عەرەبی چی؟ وا علومە قەربیان هەڵگەڕانگەسەوە بە عەرەبی ئەیخوێنن. دنیایان گرت؟ سەرامەدە تەکنۆلۆژی دنیان؟ فرە ئازادن؟ کورە کاورای کاول تماشاکە سەدام حسین خۆی بە ڕەهبەرە ئومەتە عەرەبی ئەزانی. دەوڵەتە ئامریکا و دەوڵەتە ئێران سەدام حسینیان گرت، محاکمەیان کرد، مەحکومیان کرد بە ئیعدام. ئەم ئومەتە عەرەبیە یەک پیاگیتیانە بوو بێژێ کاکە بە غرورە ئێمەیە عەرەب بەر ئەخوا ئێوە ئەمیرێکی ئێمە ئیعدام کەن. لە دەسەڵات خستتان مەحکومتان کرد بیدەنەوە ئێمە خۆمان لێ ئەدەین، پێمان بەرەخوا ئێوە ئیعدامی کەن. غرورە عەرەب ئەشکێت ئێوە ئیعدامی کەن. دێ عەرەب پیاگە، عەرەب ماگە، عەرەب شکۆ سەری ئەوێتەوە. ها کاول ئەرتۆ قینەها لە سەدام حسین. سەدام حسین ئینسان کەسیفێکۆ بۆ هێشتا ئامریکا ئیعدامیکە؟ بۆ هێشت و دەوڵەتە شیعەیە مەجووسیە ئێران ئیعدامیکە، یەهودیە ئێران ئیعدامیکە؟ سەرانە کشوەرانە عەرەبی جەمع وایەنە بیان وتایە بە دنیا سەدام حسین خاتیە خۆمان مجازاتی یەکەین. بۆ ئێمە نەنگە، بۆ ئێمەی عەرەب نەنگە، ئێوە لەو پەڕی دنیا بێن ئەمیرێکمان بگرن و بیکوژن. با نەوایە تۆ سنەت چۆن ئەمانە سنەتە پادشا کوژیان نییە لە ئەوروپا؟ کەسیان کەس ناکوژێن، ناپەلۆن مەناپارت ئەگرن نایکوژن، تەبعیدی ئەەکەنە سەنتێنن. تۆ حاڵیتە وەختێ تۆ خوێڕیوی و هەر زوانێ بخوێنی خوێڕیت. کامەسە ئەم ڕەوایەتەوە باجی زارە لێمانی ئەدات ئەمان کات و قارەمان؟ کامەسە زومانێ من گرنگە، زوان گرنگە ئەوەنەی کە من تۆ بفەهمێنم. تۆ بۆ لە زوانە من حاڵیت ناوێ؟ هەر ئەو ئەحمەقیتە کە هەی بەچیەوە بەسیاگی تۆ؟ پرسیار حوناقە لای تۆ دروست ناوێت؟ بۆ دەوڵەتە ئێرانی گەرەکێسی ئەم مەوجودە خەتەرناکە باجی زارە ئەوەنە مهم کات؟ بۆ گەرەکی ئەوەنە مهمی کە؟ دانێ لادیە تێ هەڵدریاگە حەز بە خۆکەرە حیجتیا بەسەر نەوک قڕ بەسەر ئەو دژمنەی هیوای بە بەندیخانەیە. یعنی چی ئەم قسە؟ یعنی تۆ فەلسەفەی خێرە گەورەیەکە وا بێ،
فکرەکە ئەگەر تۆ بەند بکات تۆ ئەم انتشار تەشەشع ئەفکارتە دنیا ئەگرێ ئەرێ باجی زارە تۆ بەند ناکرێ ئەفکارە ئەوەنە مهمی دەی کوام ئەفکارتە قڕ بەسەر ئەو دوژمنەی هیوای بە بەندیخانەیە بەندیخانەیشی دروست کرد تێشە هەڵتدا ئەیشە و کوژێ و حەج قەڵە تێ ناکەی تۆ لە زنجیر و تەناف و دار و بەند باکە نییە تێ هەڵدەن سوارە ملە بوون بوو کوژن تیکە تیکەکەن 2000 تەجاوزە پێ بکەن هەر دەڵی کوردی ئەمن تۆ هەروایشی وایتە ئەو پەڕ مەفعولیەتە چی باجی زارا وتی قڕ بەسەر ئەو دوژمنەی هیوای بە بەندیخانەیە ناوەڵا بەند ناکری ئەوەنە تەفەکراتە عەجیب و غەریب و داگەسە دەرۆ ماڵتە هەر لە خۆی و بخارەوێ ئەوێتەوە هەور و باران ڕژێ بەسەرمانە خەڵکی فێرە زوانەکە دابێرە تعریفێ لە سەرزەمین کە دابێرە تعریفە لە ئینسانە کورد کە دابێرە تعریفێ لە دەسەڵات و لە سەروەری کە کورە ئێوە پرسیارتان تیان نییە غەدەغەنە پرسیار لە ناوتانە پڕن لە قەداسەت مشتی عارفە تێ هەڵدریا گەسپێونن مشتی دەروێشە عورەفان ئەوجە ئیسارتان مەرگە هەرکە بەلاتان و ئەمرێ مقدەس ئەوێ بۆتان چون ئەوجە لە خۆبردووی و تەجروبەی ئازادگیە کەس نامێنێت و ئەم کوردبوونە پراکتیسکە تەجروبەی ئازادی لە مۆقعیەتە کوردبوون و مردمبوونە بکە بابا ئێوە واقعەن ئەحمەقن یا حقوق بگیرن ئایکیوتان ئیرادی هەست کاکە خۆ زۆر نییە خۆ قەرار نییە قسە بکەی ناتوانی قسە بکەی مەجبورتیان نەکردگە قسە بکەی ئەم مردمە حەقی هەست بلا هەتە تۆ نەشنەفێ ئەم مردمە حەقی هەست درۆ و دەلەسە و شارلاتانیە تۆ نەشنەفێ حتا پەیمانە حەیدەری زوهوری نەکرد و ئەم بەچکە ڕەعیەتانە گشتی دەمی لە عیلمەدا ئیستەوا من بە منتق و بە ئیستدلال و بە پرسیار تێمە سوراغیان گشتی قولی جفت کردگە بوو گەسۆ عارف دکتۆرە ڕەوانشناس مشتی دەهاتیە تو لە ڕەعیەت سوعالە لە یەکەم خو سوعال قەت ناکاوە سەرتا کەریەتی و دەرەخا سوعالەکەی من کامە مەسادیقە ئەم ئەندێشەیە گەورەیە ئەم زارا کامەسە ئادەی ئەو ڕەوایەتە کوردیەی کاکە من ڕەوایەتە کوردیم گەرەکە وا گەورەم کا کوا بمدەنێ ئادەی ئەوە لایڤەکە 80 کەسی واتیە کێ زارا بازە بێتە سەرەوە کورە لە زارا کەمتری ئەگەر نەیتە سەرەوە ئەمە کارە سپای پاسدارانە ئەنتەرە وەکو زارا ئەڕەخسێنن بۆت و ئێمە نایەڵین ئەم بەچکە ڕەعیەتە دەهاتی ئەوە جێگەیە بگات هەروە ناتوانی ئەدعا بکەی ئەگرا شارە کوێران نییە گەرەکتە احترامە گەرەکە ئیشی احترام لە لای من کەس بکەی وەختی ئیدعاکەی کە ئینسانە مهمێکی و بەهای مهمێک ئەدەی ئیشی ئەم مهمی خۆتە سابت بکەی بێژی لەکوێ چۆن ئەحیانەن چه تەهدیدێ بووگی بەسەر دەوڵەتە ئێران چه شەکڵی تەهدید بووگی تا منیش احترامو بۆ دابنێم تۆ کە ئینسانە گەورەیەکویت بە پرسیارە من ناڕۆخی وەلێ وەختێ دەسە بە تاڵوێ حەچێکە بۆ وتن نەوێ ئەکەویتە چیقەچیق خۆتاڵکردن ئەسەحرای کەلبەلادان
لپشت قداست و إشراق و خوشاردنەوە کاورای کاول من پێتموت عرفان ئەقڵ قوڵفەکە پرسیار فڕەئەدا تا علم لە دونی بگریت تا خوا ئرشاق بکا لە تۆ تا نور بە تۆ بتابێت ئێوە بەشەرن بۆ ئەم مردمە کاول ئەکەن بۆ فکرەکەن ئەم مردمە دەنگی نییە قسە بکە ئەم مردمە منم ئەها من زوانم دەرهاوردگە قسە ئەەکەم یەکتان تا بە تەحمل قسەی مردمتان نییە من مردمە لە مەوقعیەتە مردما بێسیاگم لە لەحزەی ئەوەڵی شۆ مردم بووکم ئەها تا بە تەحمل قسەی مردمتان نییە ئەمە حکایەتێکەوە ئەم فەزا لە ئێمە ئەژڵەژێنن خەڵکە کوردەوار لەم سەرزەمینە ئێمە پرسیار قوڵفە ئەقڵ قوڵفە هەروە درۆ و سحر و ورد و قداست و عرفان و ئرشاق و حەفت شەهرە عشق و قوتە خواردن لە ئۆقیانوسە عشقا گەرەکیانە ماخەڵەتێنن هەروە لە خۆیوە ئەمە حکایەتە ئێمەس لەم سەرزەمینە تەک ئەم دەوڵەتە یەهودە ئێرانیە لایەوە خۆش